بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. أنا بريء من كل مسلم يقيم بين أظهر المشركين. پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرميت: من بێبەریم لە هەر مسلمانێک کە لە ناو بێباوەڕانە نیشتەجێ بوو بێت. ئەم فرمودەیە ئیمام ئەبی داود، تورمذی، نەسائی ڕیوایەتیان کردووە. دەفەرمون فرمودەکە صحیحە. ئەم فرمودەیە بەلای ئیمامی بوخاریەوە مرسەلە، واتە لە سەنەدەکەیە پچڕان هەیە، بەڵام زانایانی تری فرمودە سەنەدەکەیان بە متصیلی گەیاندووە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەروها ئیبن حەجەری ئەسقەلانی دەفەرمێت زانایانی فرمودەناس کۆکن لەسەرەوەی حەدیث ئەگەر مرسەل بوو بەڵام ئیتیفاقی ئومەتی لەسەر بوو، حکمی حەدیثی صحیح وەردەگرێت لە کار پێکردنە. بۆیە ئەم فرمودەیەش لە چەندین سەدەیە ئیتیفاقی عولەمای لەسەر بووە، لەبەر ئەوە جگە لە دەقی فرمودەکە کە صحیحە ئیجماعی عولەماشی لەسەرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: من بێبەریم. بەڕائەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم فرمودەیە بە مانای ئەوە دێت کە من بەرپرس نیم لە هەر مسلمانێک، و هەروەها بە مانای ئەوە دێت من زەمانەتی هیچ مسلمانێک ناکەم کە لە ناو بێباوەڕانە دانیشتە بێت، نە زەمانەتی ژیانی، نە دینی، نە ئەخلاقی. لەبەرەوەی دانیشتن لە ناو ئەوانە مەترسی بۆ دین و ئەخلاق و ژیانیشت دروست دەکات. خودی فرمودەیەکە حکومەکەی بەردەوامە هەتا ڕۆژی قیامەت، لەبەر ئەوەی بە هیچ فرمودەیەکی تر ئەم بڕیارە نەسخ نەبووتەوە. واروها زانایان دەفەرمون هەر کاتێ پێغەمبەری خوا بەڕائەتی لە کارێک کردبێت، واتە ئەو کارە حرامە و دەچێتە چوارچێوەی کەبائیرەوە، هەر وەکو چۆن بەڕائەتی لەو ئافرەتانە کرد کە لە کاتی مردنی ئازیزێکیان سنگی خۆیان دادەدڕن. بۆیە ئەو کەسەی کە کۆچ بکات تووشی کەبائیرە بێت، لە یەک حاڵەتێکا نەبێت کە مەترسی بۆ سەر ژیانی دروست بوو بێ، وەکو ئەوەی کە هاوڵانی پێغەمبەری خوا لە مەککەوە کۆچیان کرد بۆ حەبەشە. جگەلەوە هیچ عوزرێکی تر نییە کە مسلمان بچێت لە ناو خەڵکی بێباوەڕە ژیانی خۆی و ماڵ و مناڵی بباتە سەر. ئەو بابەتەش کە باس کراوە لەوەی کە بۆ خوێندن و نەخۆشی و بانگەواز و بازرگانی دروستە، ئەوە باس لە ئیقامە و دانیشتن نییە، بەڵکو سەفەرێکی کاتیە کەسەکە دەچێت و دواتر ئەگەڕێتەوە. ئەگەر سەیرێکی فرمودەکە بکەین، پێغەمبەری خوا دەفەرمێ: من بەریئم، نەیفەرمووە بەریئم بۆ کاتێکی دیاری کراو یان بۆ کۆمەڵە مسلمانێکی دیاری کراو، کەواتە فرمودەکە هەتا ڕۆژی قیامەت بڕیارەکەی جێبەجێ ئەکرێت. و هەروە فەرمووی لە هەر مسلمانێک، کەواتە تەواوی مسلمان دەگرێتەوە کە لەسەر ئەم زەویە تا ڕۆژی قیامەت دەژین. و هەروەها بەڕائەتی کردووە لە کۆمەڵگای بێباوەڕ، تەواوی کۆمەڵگای بێباوەڕان دەگرێتەوە لە کۆن و نوێدا. بۆیە ئەم فرمودەیە بەروار و ماوەی بەسەرچوونی نییە و بە هیچ فرمودەیەکیش نەسخ نەکراوەتەوە. بێگومان هەروەکو چۆن بەشێکی زۆر لە ئاەتەکانی قورئان سەبەبی نزولیان هەیە، فرمودەکانی پێغەمبەری خواش صلی الله عليه وسلم سەبەبی ورودی هەیە. بەڵام وەکو زانایان دەفەرمون: العیبرەت بعموم اللفظ لا بخصوص السبب. عیبرەت لە وەرگرتنی فرمودە دەقی فرمودەکەیە، نەک ئەوەی بگەڕینەوە بزانین ئەم فرمودەیە بۆچی وتراوە و بەچێ وتراوە و بۆ زەمانێکی دیاری کراو بووە. چونکە ئەگەر بەم شێوازە مامەڵە لەگەڵ دەقەکانی قورئان و فرمودە بکرێت، بەشێکی زۆر لە ئەحکامی شەریعەت پەکی دەکەوێ و تەعتیل ئەکرێ، و قسەکانیشمان هیچ جیاوازیەکی نابێ لەگەڵ خەڵکی بێباوەڕ کە دەڵێن قورئان و فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خەڵک و سەردەمێکی دیاری کراوە. ئەگەر سەیرێکی فرمودەکە بکەین، پێغەمبەری خوا بەڕائەتەکە لە کۆمەڵگای بێباوەڕ، بۆیە لە ناو فرمودەکەیە دوور و نزیک باس لە دەسەڵاتدار نییە،
هەر کات بابەتی دەسەڵات و ئەحکامی دەسەڵاتمان تێکەڵ کرد بەم بابەتە بێگومان لە مەفهومی حەدیثەکە زۆر دوورەکەوینەوە. سەیری بەشی دووەمی فەرمودەکەش بکەین. پێغەمبەری خوا دەفەرمێ لا تراءى نارهما، واتە تراءى ئەی تەفاعل في الرؤيا، دەفەرمێت بۆ هیچ مسلمانێک دروست نییە بچێتە ناو کۆمەڵگای بێباوەڕانەوە دابنیشێت و بە شێوەیەک ماڵی لەگەڵ ماڵی ئەوانە نزیک بێت کە چرا و ڕووناکی یەکتری ببینن، واتە نابێت دراوسەیەتیان بکەیت و لە ناو کۆمەڵگاکەیان بی. بۆیە لەم فەرمودەیە و کۆمەڵێک فەرمودەی تر کە بەیعەتی لە هاوڵانی خۆی وەرگرتووە بۆمان دەرەکەوێ عیبرەت بە حاکم نییە، بەڵکو عیبرەت بە کۆمەڵگایەکە، ئایا خەڵکەکەی مسلمانە یاخود بێباوەڕ. حکمی حاکم ئەحکامی تایبەت بەخۆی هەیە و دوور و نزیک پەیوەندی بەم بابەتەوە نییە، وەکو چۆن لە کاتی بەیعەتەکانە بە هاوڵانی دەفەرموو ئەن توفاریق المشرکین، پێویستە لە ناو بێباوەڕان کۆمەڵگای بێباوەڕان بەجێبێڵی. و ئەو بابەتەش کە ئێستا زۆر زەق کراوەتەوە باز لە دارولکوفر و دارولئیسلام ئەکرێت. دەبێ بزانین دارولکوفر و دارولئیسلام ئەم وشانە لە قورئانە نەهاتووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیچ فەرمودەیەکا باسی نەکردووە و هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچیان باسییان نەکردووە و ئاگایان لەم بابەتە نەبووە. خودی ئەم وشانە 100 ساڵ دوای هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتۆتە ناو فەرهەنگی ئیسلامەوە و بۆ یەکەم جار ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ باسی کردووە و کۆمەڵگای بەو شێوازە دابش کردووە و کۆمەڵێک مەرجی بۆ داناوە. دواتر هەر لە ناو مەذهەبەکەی خۆیان ئەبوو یوسف مخالفەیە کات و بابەتەکە ئەگۆڕێ بۆ کۆمەڵگای دارولکوفر و دارولحەرب. لەبەرەوە هەموو ئەو بابەتانە ئەو مەرجانەی کە باسەکرێ دارولئیسلام ئەوەیە کە ئەبێ حاکمەکەی حکم بە قورئان و سنت بکات و دارولکوفر ئەوەیە کە حکم بە قورئان و سنت ناکات. لە قورئان و فەرموودە ئەسڵ و ئەساسێکی نییە و عیبرەت لە قورئان و فەرموودە تەنها کۆمەڵگاکانە. دواتر حکام بابەتێکی تایبەت و سربەخۆی خۆی هەیە. لێرەوە بۆمان دەرەکەوێت ئەو کەسەی وڵاتی مسلمانان کۆمەڵگای مسلمانان جێدەهێڵێت و لە ناو بێباوەڕانە نیشتەجێ بێ تووشی کەبائیر بووە و تاوانی کردووە. بۆیە زانایان دەفەرمونون پێویستە تەوبە بکات و هەوڵش بدات بە زووترین کات ئەم هەڵەیە کە کردوێتی چاکی بکاتەوە. تا ئێرە هەڵە و حرامێکە کە زۆری مسلمانان تووشی ئەم هەڵانە و گەورەتریش لەو هەڵانە بوون. بەڵام کێشەکە لێرەوە دەست پێکات کە مسلمان بێ ئەم کارەی خۆی پێ حەڵاڵ بێت یاخود خەڵکی بۆهان بدات. ئەمە ئەچێتە چوارچێوەیەکی ترەوە کە حەڵاڵکردنی حرامە و مسلمانەکەوێتە خەتەرێکی گەورەوە. یاخود بێت فەزلی کۆمەڵگایەکی بێباوەڕ بدات بەسەر کۆمەڵگایەکی مسلمان و بڵێ ئەوان لە کۆمەڵگای مسلمانان باشترن. بێگومان هەرچ عذرێکی هەبێت بە عەقڵی خۆی لێکدانەوە بکات ئەبێ ئاگادار بێت لەسەرەوە قسەکەی پێچەوانە ئەبێتەوە لەگەڵ قولی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرمووە کۆمەڵگای مسلمانان کۆمەڵگایەکن هەمویان فریشتن، بەڵکو ئەسڵ تایە ئەوەیە زۆرینەیەکی مسلمان بێت و ئەوەی مەترسی بۆ سەر ژیانی ئێمە دروست دەکات، بۆ سەر ژیانی پەروەردەهی و ئەخلاقی خۆمان و ماڵ و مناڵمان دروست دەکات. کۆمەڵگاکە زیاترە لە دەسەڵاتدارەکان، چونکە مەترسی ئەوە هەیە مناڵەکانمان لە قوتابخانەوە لە مناڵەکانیان فێر بێ، کچەکانمان لە زانکۆکانەوە فێر بێت، مامۆستاکان کاریگەری لەسەر مناڵەکانمان دروستکەن. بۆیە بەبێ دوودڵی دەقەکان وازحە کە عیبرەت بەوەیە کۆمەڵگایەک مسلمانە یاخود بێباوەڕ. هەڵەیەکی تر هەیە کە زۆر جارتەی کەوتوین ئێمە پێوەرمان بۆ کۆمەڵگای باش و خراپ ئەوەیە کە ئەو کۆمەڵگایە ئازادی تیا زیاترە. مادام لەوێ ئەتوانم بە ئازادی خۆم قسە بکەم دەی ئەوە لە کۆمەڵگای مسلمان باشترە. مسلمانان بێ ئەوەی ئاگایان لە خۆیان بێ لێرەیە کەوتونەتە ناو دیموکراتی پەرستنەوە کە لە دروشمەکانی ئەو ئازادی ڕەهایە کە ئەیدات. بۆیە
ناکرێ کۆمەڵگای مسلمان ڕەفز بکەین بەو هەموو ئاداب و ئەخلاق و نەریتە جوانانی کە تایەتی لەبەر ئەوەی کە کۆمەڵگایەکی تری بێ باوەڕ هەیە تۆی ئازاد کردووە بە کەیفی خۆت قسەی تیا بکەی. بێویژدانیە بێ ئینسافیە کۆمەڵگایەکی مسلمان لە ڕووی ئەدەب و ئەخلاقەوە لە ڕووی داب و نەریتی جوانەوە بە کەمتر بزانین لە کۆمەڵگایەکی بێ باوەڕ. ئەو کاتی تۆ لە وڵاتی ئێمەیە کەسێکت لێ ئەمرێت دەرودراوسەکانت بە دەورەوەیە ئەی شۆن کفنی ئەکەن قەبری بۆ هەڵەکەنن لەگەڵ تا ئەینێژن ئەو کاتە تێگەی کۆمەڵگای مسلمان واتای چی؟ ئەو کاتەی کە نەبوو ئەبیت و کۆمەڵگای مسلمانە بینی دەسی یارمەتیت بۆ درێژەکات ئەو کاتە ئەزانی دراوسێ و کۆمەڵگای مسلمان واتای چی؟ ئەو کاتی لافاوێک وەکو لافاوەکەی هەولێرە بینین و زیان بەر خەڵکەکەوێ ئەو خەڵکەی تر بەو شێوازە دەستگیرۆیی ئەکەن و لە خزمەتیانان و پارەی دەوڵەتێکیان بۆ کۆکەنەوە ئەو کاتە تێگەی کۆمەڵگای مسلمان یانی چی؟ سپاس بۆ خی گەورە کۆمەڵگای مسلمانان نوێش خوێنانی زۆرترە، مزگەوتەکانی قەرەباڵغا لە ناو زانکۆکان ئەمڕۆ باڵاپۆشەکان زیاترن. سپاس بۆ خی گەورە هیچ گەڕەکێک نییە کۆمەڵە مامۆستایەکی باشیتیانە بێ. ئایا ئەمانەت هەمووی زڕبی سفر کرد لەبەر ئەوەی تۆ چویتەتە وڵاتێک لەوێەوە بە کەیفی خۆت بە ئازادی قسە ئەەکەی؟ ئایا ئەتوانی لە وڵاتانی تر ئەمانی کە باسمان کرد تۆ بەدەستی بێنیت؟ ئایا ئەتوانیت لە وڵاتانی تر دەم و دەستت نەچێتە ڕیباوە لە کاتێکە هەموو مامەڵەکردنی تۆ لەوەیە لەگەڵ بانق و سیستمی بانقی ڕیبەویە؟ ئایا ئەتوانیت وەکو ئێرە هاوڕێی باش بۆ خۆت بدۆزیتەوە بە ئاسانی؟ ئەتوانی وەکو ئێرە هاوڕێی باش بە ئاسانی بۆ مناڵەکانت بدۆزیتەوە؟ ئایا توانی پێش لە مناڵەکانت بگری لەوێ هاوڕێی بێ باوەڕیان نەبێت؟ گومانیتیانی ئەمانە هەمووی ئەو خەتەرە گەورەیەن کە ڕوبەڕوتە بێتەوە لە ناو بێ باوەڕان. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی دەربارەی خودی کۆمەڵگاکە کردووە. بابەوە نەخەڵەتین لە یەکێک لە وڵاتەکان چەند مزگەوتێکمان هەیە و 30-40 کەس تەسویرەکرێ نوێژی تیاکە زیاد لە 2 ملیۆن کورد لە دەرەوەی وڵاتە. ئێوە نەتانتوانیوە 5,000 نیشان بدەن کە لە ناو مزگەوتە. با بپرسین ئایا ئێمە هانی خەڵکە دەین بۆ ئەوروپا و بە ناوی دینەوە؟ ئەی ئەو 2 ملیۆنی تر کوان چیان بەسەر هات؟ ئایا نەتوانەوە لە ناو ئەخلاقی ئەوروپیا؟ هەمومان نەزانین ئیلحاد بۆ ئەم وڵاتی ئێمە ئەوانە هێنایەنەوە کە ڕۆشتبوونە ئەو وڵاتە. هەمومان نەزانین زۆرینە لەوێ دینی خۆی لە دەسەدا، ئەخلاقی خۆی لە دەسەدا، دەسی و دەمیەکەوێتە ناو حرامەکانەوە. ئەمە حقیقەتێکە هەموو خوشک و برایەک لەوێ ئەیزانێ. بۆیە ئەمە خەتەرێکی گەورەیە دەبێت خەڵکی بگەڕێتەوە نەک ئەوەی بە ناوی دینەوە پێم باشتر بێت لە وڵاتی خۆم. تەنها لەبەرەوەی تۆ ئازادانە قسە ئەەکەی پێدوا بێت لەوێ ژیانی و کۆمەلگا و دەسەڵاتێکی باشتر هەبێ. گومانیتیانە ئەمە ویستی دیموکرات پەرستیە. ئیتر بۆچی دەڵێن ئێمە دژی دیموکراتین؟ ئایا ئەگەر حاکمێک موسڵمان بێت بەڵام بە ئەندازەی حاکمێکی بێباوەڕ ئازادی نەدات ئەوت پێ باشترە؟ ئایا عیبرەت بە ئیمان و کوفرە یاخود بە ئازادیە؟ ئەمە پرسیارێکە ئەبێ وەڵامی بدەینەوە. خۆگەر وەڵامماندایەوە بێگومان ئەوەی دووەم هەڵبژێری خەلەلی گەورە بەر عەقیدەکەت و بەر وەلا و بەڕائەکەتەکەوێ. ئەگەر تۆ ئازاد بووی ئیتر هەموو ئەم شتە جوانانی وڵاتەکەی خۆت زەربی سفر ئەەکەیت و ئەو ئازادیە هەڵەبژێری. لە کاتێکە گومانیتیانە کە ئەو ئازادیی باسی ئەەکەن بەو شێوازە نیە لە وڵاتانە. لە وڵاتانە ئازادی قسەوتن هەیە بە وڵاتانی تر. ئەگەر تۆ ویستت پێوەری ئازادی لە بەریتانیا بزانیت وەرە قسە بە سەرۆکی بەریتانیا بڵێ، وەرە قسە بە پادشای بەریتانیا بڵێ، ئەو کات سنووری ئازادیەکەت لە وڵاتە بۆ دەرەکەوێت. لەوانەیە زۆر بەمان ئەبوو قەتادەی فەڵەستینیمان بیست بێ. پیاوێکی فەڵەستینی بوو، جنسەی ئوردنی هەبوو، لە کوێت دانیش لەبەر ئەوەی لە ئوردن ئەمری قەڵزی هەبوو، بڕیاری گرتنی هەبوو. لە 91 دوای ئەوەی سەدام کوێتی گرت ئاوارە بوو. لە 1993 پەنای بردە بەر بەریتانیا لە جوئی پێدا. لە 93 تا 2005 مزگەوتی هەبوو، وتاری هەبوو، بەڕاست و چەپ حکامی عەرەبی هەمووی تەکفیرە کرد، کەس نەیەوت بەری چاوت کلی پێوەیە.
بەڵام لەبەرەوەی بەهەڵە لە ئازادیەکە گەیشتە بوو، یەک جار لە یەک وتارە لە ساڵی 2005 وتی بۆچی ئەم هەموو پارەیە بۆ ڕۆژی یادی لەدایک بوونی شاژنی بەریتانیا سەرفەکەن. ئەو پیرێژنە ناشرینە، واتە ڕەخنەیەکی گرت و ناوی شاژنی بە پیرێژنێکی ناشرین برد بەپێی یاسای وڵاتەکە، چونکە دەبێت کە چووە ئەوێ پابەندی یاساکە بێت، لەسەر مینبەر هێنایانە خوارەوە، مخابەرات گرتی، دوای ئەوەی تەحقیقیان لەگەڵیا کرد، هاتە دەرەوە پاوانەیەکیان خستە بۆ پێی بۆ هەر شوێنێک بچوایە ئامێرێک بوو شوێنەکەی بۆ کەشفەکردن. دواتر هەر ئەو ساڵە حکوومەتی بەریتانی ئەبوو قەتادەی تەسلیمی وڵاتی ئەردەن کردەوە بۆ ئەوەی حکمی ئەعدامی بەسەرا بسەپێنێ. ئەمە ئازادی بەریتانیایە. ئەو کاتی ئەتەوێت سنووری ئازادیەکانی بزانیت، قسە بە خۆی بڵێت سنوورەکەت بۆ دەرەکەوێ. جا قسەوتن بە غەیری بەریتانیا لە ناو بەریتانیا گومانیتیانیە ئازادی، پێم وایە ئەو ئازادیەت لە زۆر شوێنی تر دەسەکەوێ. لەبەر ئەوە بەبێ دوودڵی ئەبێەوە بزانین بابەتەکە لە ناوچوونی دین و ئەخلاقە، ئەویش بە تێکەڵبوون لەگەڵ کۆمەلگایەکی بێباوەڕە ڕوت تێکات. ناتوانی سنووری حرامەکان بپارێزی، ناتوانی دەست و دەمت نەچێتە ڕیباوە. ئێمە لە کوردستانە خەڵکی خراپمان هەیە، بەڵام دەتوانین خۆمانیان لێ دوور بخەینەوە لەبەرەوەی باشەکە زۆرترە. دەتوانین بە ئاسانی هاوڕێی باشمان دەست بکەوێ بۆ خۆمان، بۆ کچمان، بۆ کوڕمان، بۆ خێزانمان. بەڵام ئایا تۆ لەوێ دەزانیت حاڵی مناڵەکە چییە؟ دەزانی لە قوتابخانەکە سیستمی خوێندنەکە حاڵی چییە؟ ئایا ئەتوانی بەرلەوە بگری؟ بۆیە هاندانی خەڵکی بۆ کارێک کە پێغەمبەری خوا پێچەوانەی فەرمووە، ئەوە ئاگادار بە کەوتویتەتە خەلەلێکی گەورەوە کە کاریگەری لەسەر بیر و باوەڕ و عەقیدەکەت هەیە. ئەو دەفەرمێ من بەریئم، تۆ دەڵێی ئەوێ باشترە. ئەمە بخەرە تای تەرازۆوە، ئەو کاتە ئەزانی چه هەڵەیەکی گەورەت ئەنجام داوە. بۆیە دەبێ بگەڕێینەوە سەر قورئان و سنت، خۆمان بە هەندێ بابەت نەخەڵەتێنین. برایانی بەڕێزم، ئێمە شەیطان زۆر خەڵەتانونی، مانای جیهادی لێگۆڕیوین، مانای دەعوەی لێگۆڕیوین، واتە هەموو دەعوە و جیهادەکانمان بووە بە کۆمەڵێ جنێو و جیهادەکانمان بووە بەوەی کە ئەم وڵاتە بەجێ بێڵین و بڕۆین لە وڵاتێکی ترەوە جنێو بەدەسەڵاتدار بدەین. وەڵاهی ئەمە هیچ کات نەدەسەڵاتە ڕوخێنێ، نەدەسەڵاتە گۆڕێ، نە کۆمەلگاش چاگەکە. کەسی ئازا، کەسی مسلمانی ڕاستەقینە لەو شوێنە ئەمێنێتەوە کە شوێنێکی خراپە و هەوڵی چاکردنەدا. خۆ ئەگەر شوێنەکەت جێهێشت ئیتر وازی لێبێنە، چونکە تۆ لەو شوێنە پچڕای، ئیتر ئەوە بوو بە مێژوویەک بۆ تۆ هەوڵی چاکردن و ڕەخنە و قسەکردنەکانت بدە لەو شوێنەی ئێستای ئەو کاتە سنووری ئازادیەکە دەبینی تاکوێیە. و هەمومان دەزانین دوو لە مەرجە گرنگەکانی لا ئیلاهە ئیلا الله قبول و ئینقیادە، واتە هەر فەرمانێکی خوا و پێغەمبەرەکەی هەبوو پێویستە قبولمان بێ و پێویستە ملکەتی فەرمانەکە بین. ئەوەی کە وترا پێغەمبەری خوا فەرموویەتی من بەریئم، ئیتر بۆ لەوە دەگەڕێیت شەرحی بۆ بدۆزیتەوە و تەئویلی بۆ بێنیتەوە لەبەرەوەی خۆت لەوێیت و تەسلیمی ببە. تەسلیم هاندانی خەڵکی بۆ شوێنێک کە پێغەمبەری خوا پێچەوانەکەی فەرموویەتی ئەوێ جێبێڵن، جارێکی تر ئێڵێمەوە خەتەرێکی گەورەیە، چونکە تۆ بەرپەرچی پێغەمبەری خوا ئەدەیتەوە صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. سبحانك اللهم وبحمدك، أشهد أن لا إله إلا أنت، أستغفرك وأتوب إليك.